ئێستا سێ کێشەی سەرەکی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەویش بریتین لە تەوتین خاڵی دووەم ڕادستکردنی نەوت خاڵی سێم ڕادستکردنی نیوەی داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستانە خۆی لە خۆی دامە پێشتر لە نەک تەنها ئێستا لەو ساڵدا بەڵکو چەندین ساڵ پێویستا باسمان کردکەوە نەوتی هەرێمی کوردستان لەدەست حکوومەتی هەرێمی کوردستان نەمایە لەدەست خەڵکی هەرێمی کوردستان نەمایە لەدەست قوارەی هەرێمی کوردستانیش نەمایە بەڵکو بە پێچەوانەوە بووتە بارمتەیەک لە دەستی کۆمپانیا بیانیەکانە و ئەوان تەحەکومی تێدا دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی وەکو بنەماڵە دەسەڵاتدارەکان مستەفیدن لێ ئەگەر ناوەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خەڵکی هەرێمی کوردستان هیچ سوودێکی لێ نەبووە کەچی ڕۆژانەش ئەو نەوتە دەردەهێنرێ و دەفرۆشرێت تەنها لە یەک کێڵگەی شێخان تەمەشا دەکەین یەک لە کۆمپانیەکان گەڵف کیستۆن کەوە لە 8 مانگی ڕابردوو بەتەنێ نزیکەی 268 ملیۆن دۆلاری قازانج کردیە و لەو 268 ملیۆن دۆلارە هەتا ئێستا یەک دیناری دیار نییە بە ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان نێگوتیە ئەوەندەمان قازانجا و ئەو پارەشمان وەرگرتیان وەرمان نەگرتیە چەندیشمان خرج کردێ لە بۆ خەڵکو لە بۆ دام و دەستگا و هەروە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە یەک حەقل یەک چێلگەی نەوتیە داهاتی 8 مانگی ڕابردی بەس 8 مانگی ڕابردی نزیکەی 268 ملیۆن دۆلار بووە لێ تەمەشا دەکەین بەڕاستی نەوت لەدەست حکوومەت و قوارەی هەرێمیش نەمایە بەڵکو لەدەست کۆمپانیا بیانیەکانە و پێشتر ژەمە داوامان کرد ئێستاش داوا دەکەینەوە بەڕاستی ئیلا دەبی ئەو نەوتە خۆماڵی بکرێ ئەوزە خەڵکی هەرێمی کوردستان ئیسراحەت دەکەن و عێراقیش نازانین تەعامل لەگەڵ چێ بکات لێ تەمەشا دەکەین لە کۆبنەوەکانی ڕابردوو عێراق گوتووی ئێوە خۆتان مشکلی خۆتان حەلکەن لە بینی خۆتان کۆمپانیا و حکوومەتی هەرێم چۆن حەلی دەکەن حەلیکەن بەڵام ئەم نامەنە مۆزوعێکەوە دژی دەستوری عێراقیوی بەوەیکەوە کۆمپانیا شەریک بی لەگەڵ دەوڵەت لێ بەڕاستی تەمەشا دەکەین هەموو گرێبەستەکانی عێراقیش شەراکەت نییە بەڵکو تەشغیل و کارپێکردن و وەکو کرێکار مامەڵیان لەگەڵ دەکەن ئیش بکە پارە دەدەمێ ئیشت نەوی پارەت نادەمێ نەگەوەی ببیە شەریکی تەنانەت کێلگەکانیش بەرهەمێنان لێ تەمەشا دەکەین لە ستا 60 هەموو نەوتی هەرێمی کوردستان ئێستا لەدەست کۆمپانیاکانە لە ستاچلی دەمینێ تەنانەت ئەو لە ستاچلەش داهاتەکەی دیار نییە لێ عێراق بەڕاستی نایەتە ژێرباری بابەتێک کەوا هیچی لێ نەزانی معلوماتی نەبی گرێبەستەکانی چەندین ساڵە داوا دەکات دەڵێ گرێبەستەکانمان پێپشاندن بزانین ئەوە گرێبەستی 50 ساڵتان کردێ لەگەڵ کۆمپانیانە پێمان پیشاندە بزانین چۆنتان گرێبەست کردیە ئیلتزاماتی حکوومەت چییە ئیلتزاماتی کۆمپانیەکان چییە چەندی داهاتەکەی لۆ خەڵک دەگەڕێتەوە بەڵام هەمووی بە غامزی و بە نادیاری دەمێنێتەوە ئەوەش دیارەکەوە هەردەم دز حەزی لە بازاری ئالۆزە ئەو پێی خۆش نییە هیچ شتەکان ئاشکرابی لەبەرەوەی بەڕاستی ئەو کاتی هەموو فەزاحەتەکانی دیار دەکەوی ئەوە خاڵشی زۆر گرنگە و کۆتا زانیاری ئەوەیەکەوە حکوومەتی عێراق بە هەرێمی گوتی بۆ خۆت لەگەڵ کۆمپانیەکان پێک بێ و ئێمە بە قانون تاینتمان دەرهێنانی هەر بەرمیلەشی نەوت بگەین نە 16 دۆلار و لە دوای ئەویش کۆمپانیایکی مشتەرەک دەتانین بینین بیانی دەی بدرێتە عێراق بەڕاستی ئەوەش کێشەیەکی زۆر گەورەیە و ئەوەش ئێستا بە معەلەقی مایتەوە و ئێستا خەتەرێکی زۆر ترسناک هەیە بەڕاستی من هەروەکو پێشتریش باسمان کرد ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان نێتە ژێرباری ئەو ئیلتزاماتی کەوا بەرامبەر حکوومەتی عێراقی هەیتی ئەوە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان باری قورس دەکرێت و مەرجی زیاتریش لەسەردادەندرێ کەچی لە بن دەستی بوو دەیتوانی مەرجە ئاسان و سووکەکان جێبەجێ بکە ئەمە پێش 4-5 مانگ بە بیرماندێ حکوومەتی عێراقی مەمنوون بوو 50 ملیار دینار حکوومەتی هەرێمی بینێری بۆ ئەی موچەی تەواوی بنێریت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە هەر کاتی دەکوشت ماتەڵی دەکرد تاوای لیاد ئێستا داوای 120 ملیار دەکات و داوای هەرچی داهاتی ناو خۆی نیوەی دەکات و داوای ڕادستکردنی تەواوی نەوتی هەرێمی کوردستان دەکات بەڵام پێش 5 مانگ 6 مانگ بەڕاستی حکوومەتی عێراقی ئەو داواکاریانی نەبوو تەنها دەیگوست 50 ملیارەکەمان بدێ و موچەکەت بۆ دەنێری بۆیە ئێستاش بەڕاستی ئەم لە مەترسیێکی زۆر گەورە حەز دەکەم خەڵک ئاگادارکەمەوەکەوە ئەگەر ئەو جارە لە ماوەی ئەو هەفتەیەدا پێک نێن لەسەر داهاتی ناوخۆ پۆلێنکردن و ڕادە و ڕێژەی چەندی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق چەند دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتی حکوومەتی عێراقی سوودانی گوتیم بێزار بوومە لەو حاڵە من هەمووی دەینێرمە دادگای فیدرالی و دادگای فیدرالی یەک لای کاتەوە پۆلێنی بکات
بزانین داهاتی ناوخۆیی چەندی لەسەر حکوومەتی عێراقی حسابە و چەندی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو کاتی ئەوان چ بڕیاریاندا ئێمە پێوە پابەند دەبین. بەڕاستی من مەترسیەکە لەوەیدایە ئەگەر بستە دادگای فیدرالی ئەو کاتی دادگای فیدرالی هەر بڕیارێک بدە هەر بۆ چوونێک دەربکە ئەوە نەک تەنها دەبی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی سوودان ئێستا پێوە پابەند من هەتا 10 ساڵی ترش دەبی پێوە پابەند من دەبی یاساکانیش بەجێری بڕیارەکەی دادگای فیدرالی دەستکاری بکەن و ناتوانن ئیلتزامات دروست بکرێت لە هەتا بودجەی ئێستا لە سیوێکی 12 2025 یاسای بودجەی عێراقی کەوا بۆ 3 ساڵ بوو نامینێت تەواو کۆتایی دێ کەواتە یەکی 2026 یاسایەکی نوێ دێت ئەو یاسایە نوێ کاتێک هات دەتواندرێ زۆرێک لە زۆرەکان ئیتفاقی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی تێدابی و تەساهولات هەبی بەڵام ئەگەر کاتێک چوە دادگای فیدرالی هەر بڕیارەشیدا ئەوە کاتی بەڕاستی دەبی یاسای بودجەش پێ ئیلتزام بکە و یاسای ئیدارەی مالیش دەبی ئیلتزام پێ بکە و دەبی حکوومەتی نوێش ئیلتزام بکە ئەو کاتی بزانە چێ یان چێ نییە. بەڕاستی دەتوانین بڵێن پارتی گەمەیەکی زۆر خراپ دەکات ناشرین دەکات بۆی کەوە زۆر زانانتی بڵاو دەکاتەوە کەەوە عێراق دەڕوخێ مانجینەوە کەس نامینێ و شەڕی ناوخۆی دروست دەبی و نیزام و سیستەمەکە دەگۆڕدرێ و ئەمریکا و ئیسرائیل دێن لە حەشدی شعبی دات و عێراق دەڕوخێ و نامینێ. بەڕاستی ئەو دیعایشتانە تەنها بۆ هەڵخەڵەتانی خەڵکیە و لەوانەیە خەڵکێک ئەندام و لایەنگریش خۆیان پێ هەڵخەڵەتێن بەڵام بە کاتیە تەماشا دەکەی مانجینۆش تێپەڕ دەبی دەبتە مانجیش هیچ ڕووی نەدایە کەواتە ئەوانە زۆرێکە لە دەتوان بڵێن بەندکردنی موچەخۆریش بۆی کەەوە کێشە دروست دەبی لە عێراق ئێوە قەینا کەزارە خۆتان کردکەن خۆتان بێدەنگکەن ئەگەر موچەش نەدرا خۆی عەلەقل ئێمە هەرێمی کوردستان ئاسایشێک و ئەمانێکمان هەیە باوەکو عێراقمان لێ نەیە عێراق و ئیسرائیل و ئەمریکا لێ دەدا وێ بەڕاستی ئەو دیعایانە ئەو جۆرە پروپاگاندانە تەنها بەندکردنی خەڵکە و لەو باڕداینەکەوە ئەو شتانە هیچ ڕوونادا و عێراقش ئێستا بەوەی درشی کردێکەوە دەڵێ پارتی جۆرە ئەو پروپاگاندانە بڵاو دەکاتەوە لە دژی ئێمە و ئەمەش لێ قوبول ناکەین. قۆناغی دوای ئەو پروپاگاندەش هەر بە هەمان شێوە عێراق دەمینێتەوە دیسان خەڵکی هەرێمی کوردستان داوا موچە دەکا دیسان کۆمپانیاکانمانە کەواتە باشترین چارەسەر ئەوەیەکەوە لە زووترین کات هەرچی هەیە پابندەکانی خۆت پێ و ئیلتزام بکەیت و نەوتەکەت تەسلیم بکەیت و داهاتی ناوخۆی تەسلیم بکەیت بۆی موچەی خەڵکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت و بێ کێشە دەبی و پێشتریش گوتم ئێستاش دەڵێمەوە گەر هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان دیسان بیەوێ کات بکوژی ماتەڵە بکە بەڕاستی ئەو کاتی بستە دادگای فیدرالی مەرزی زۆر قورسی بەسەردا سەپێندرێ و ئەو مەرجانە زیاتر چۆن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتدارانە زەریبەکەی دەدەن بەداخەوە موچەخۆرانیش زەریبەی دەدەن لەبەرەوەی موچەکەیان تاقیتر دەبێ و دەکەونە زیاتر دەکەونە ژێر باری قەیران و بێموچەی و بێ داهاتی. لێ باشترین حەلەوەیەکەوە بێت ئیلتزام بکە چونکە ئەو ڕۆنا سبەی ئەو مانگەنا مانگەشتر ئەو ساڵش ناساڵشتر هەر دەبی ئیلتزام بکە لەبەر ئەو دەسەڵاتە لە هەموو ڕۆیەکەوە لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی فەشەلی هینایە ئەوە قسەی مەژ نییە بەڕاستی قسەی نوێنەری نەتەوەیە گرتوەکانە لە مەجلیسی ئەمن کاتێک ساڵی پار بەبیرتان باسی کرد کەواوتی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی شکستیان هینایە بۆیە ئەوانش دەزان و خەڵکیش دەزانی بۆیە باشترین چارەسەر ئەوەیەکەوە لە زووترین کاتدا بێنە ژێرباری ئەو پابندیانێکەوە بەخۆیان دایان ڕێشتێ بەڕاستی ئێستا یاسای بودجە 3 ساڵیەکە بەخۆی نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرە کوردەکان پەرلەمانتار نزیکە 65 پەرلەمانتاری کورد لە بەغدا ئەوانە خۆیان کردیتیانە یاسا کەوا دەبێت نیوەی داهاتی هەرێمی کوردستان تەسلیم بە عێراق بکرێت 400,000 بەرمیل ڕۆژانە تەسلیم بە حکوومەتی عێراقی بکرێت ئەو کاتی موچە و بودجە بنێرێ بە خۆت ئەو شتانت دانایە بە خۆت دادڕێشتیەوە بە خۆت ئیلتزامەکەت لەسەر خۆت دروست کردیە معقول نییە هەموو جارێ بێەوە ئەو قوانە لێ دەیەوە کە بڵێ حکوومەتی عێراقی دەوێ فشار بکات سەر حکوومەتی هەرێم کەسی ئەسڵ و ئەساسیشی نییە ئەتوەرە نەوتەکەی خۆت تەسلیم کە 400,000 بەرمیل لەگەڵ ئەوەشدا عێراق زۆر تەسهیلاتی کردیە ئاسانکاری کردیە بە 230,000 ڕازی بووە و لەوەش کەمتر گوتی کاکە 50,000 بۆ خۆت بجێرەوە ئەوەی دی ئەگەر 50,000ش بوو 100,000ش بەرمیل ڕۆژانە ببدێت مشکلەم نییە موچەکەت بۆ نێرێنم بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ماتەڵە دروست دەکات حکوومەتی هەرێم
بازە گەورەکەشی هەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەیدەن و دڵنیاشتان دەکەمەوەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەر دەکەوتە ژێرباری ئەو پابەندیانە و ناچارە هەر جێبەجێ بکە و موچەخۆرانی ئینشاڵڵا لەو کێشانە دەردەچن بەڵام هەتا زووتربی باشترە و چەندیش تاخیربی زیاتر موچەخۆران تێدا زەرمەند دەبن. سوپاستان دەکەم.